پەروەردگارمان لە سوورەتی حجوراتدا دەوەسیەتی کردوین، دەوەسیەت 5 أوامر و 5 نواهي للتعامل فيما بيننا. دا ئامۆژگاری کردوین پەروەردگارمان بەو دا ئامۆژگاریە بەو دا ڕێنماییە ئێمە مامەڵە لەگەڵ یەکتر بکەین. 5 فەرمانمان پێ دەکات و 5 نەهیمان لێ دەکات. 5 واجبات و 5 محرمات. با بزانین ئەو 5 وەسیەتەی کە ئەمرە فەرمانە پێمان دەکا پەروەردگارمان بزانین چییە. هەر کاتێک مسلمانان لە ناو یەکتردا بە گوێرەی ئەم وەسیەتانەی پەروەردگار هەڵسوکەوتان لەگەڵ یەکتر کرد، کۆمەڵگایەکی ئاسوودە و ئارام و سەرکەوتوو بەختەوەر دەبین. و هەر کاتێک ئەم دەوەسیەتەمان لەبیر کرد زەرەرمەندی دنیا و دواڕۆژ دەبین. الوصية الأولى فتبينوا، الأمر بالتبين والتثبت. پەروەردگار فەرمانی پێکردوین کە لە شت بکۆڵینەوە، لێی ورد بینەوە، لێی دڵنیا بینەوە، نەک بە پەلە بڕیار بدەین. التسرع في إصدار الأحكام غير مقبول في شريعة الإسلام. پەلەکردن لە بڕیاردان و حکمدان بەسەر خەڵکدا مەقبول نییە لە دینی خوادا. بۆیە پەروەردگار دەفەرمێ: يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أي أواني إيمانتان هناوە ئەگەر کەسێکی فاسق قسەتان بۆ دێنێ، چکە ئەوەی قسە دێنێ و دەبا کەسی فاسقە دڵنیا بە، مەڵێ نا متمانە پێکراوە و سیقەیە و برامانە. من نم لك نم عليك ومن نقل كلام الناس فهو فاسق. ئەوەی قسەی خەڵک نەقڵ دەکا بۆ یەکتر فاسقە. بۆیە پەروەردگار دەفەرمێ: إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. کە فاسقێک خەبەرێکی بۆ هێنایت باوەڕی پێ مەکە، لا تصدقه ولا تبني على خبره ونبئه أحكاما ولاء وبراء معاداة وموالاة. نەچی بینا لەسەر ئەو قسەی ئەو بڕیاری خۆت بدەیت و یەکلای کەیتەوە و دۆستایەتی و دژمنایەتی دەست پێ بکەیت و تەسەووری ناخیتۆ بۆ کەسەکان بینا لەسەر ئەوە بەرپا بکەیت و نەکەیت. وما أكثر من يصدق بالإشاعات ولا يتبين في ما يخبر به. زۆری نەی خەڵکی ئەمڕۆ إلا من رحم الله. إيشي أويا كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع. هرچی دەی بیستێت دەیڵێتەوە، هەرچی دەی بیستێ باوەڕی پێ دەکا، یەکسەر قەناعەتی پێ دەکا. ئەمەش ثەمەرە و نەتیجەی سلبی و سەیئی هەیە. خوای گەورە دەفەرمێ: أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. بەهۆی ئەم هەواڵە درۆینەوە کە بۆت هات لەسەر کەسانێک و باوەڕت پێی کرد، خەڵکانێکت تۆمەتبار کرد، خەڵکانێکت عەیبدار کرد، گومانت بەرامبەر خەڵکانێک خراپ بوو، دوایش بۆت دەرکەوت کە تۆ وانە بووی. ئەنجا داوای لێبوردنمان هەیە. زۆر جار داوای لێبوردن سوودی نابێ براکەم. پەروەردگار دەفەرمێ: يا أيها الذين آمنوا، أي أوان إيمانتان هێناوە، إذا ضربتم في سبيل الله فتبينوا. کە ڕۆیشتن بۆ جیهاد لە کەسەکان و لە خەڵکەکانی بەرامبەرتان ورد بنەوە. حتى في حالة الجهاد يجب علينا التبين والتثبت، فكيف في حال الرخاء؟ لحالتك دا قرستين حالته بيغمري خو عليه الصلاة والسلام بعث الغزاة الفاتحين، ومع هذا أمرهم الله بالتبين. مسلمانانی ناردوو بۆ جیهاد، بەڵام پەروەردگار فێریان دەکا ئێوە دەڕۆن بۆ غەزا و جیهاد، بەڵام وریابن، نەکەن دەستکەن بە کوشتاری خەڵک، وەڵامە کافرە. فتبينوا ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا.
کەسێک کە سەلامتان لێ دەکات نەڵێن نا درۆ دەکات ئەمە لە ترساوە سەلامان لێ دەکات. ئەمڕۆ زۆرن ئەو کەسانەی کە بە خەڵک دەڵێن نا درۆ دەکات مسلمان نییە. چۆنت زانی؟ هەل شەقەقتە عن صەدریه؟ ئایا سینجیت شەق کرد زانیت درۆ دەکات؟ زانیت کە دەڵێ من مسلمانم کە دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله زانیت درۆ دەکات؟ چۆن بڕیاری لەسەر دەدەی؟ نا درۆکە ڕاز ناکات. لە تۆ ترسێ مناڵ لە ترسی تۆیە دەڵێ مسلمانم تۆ چیت تاوەکو بڵێ درۆ دەکات؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەریەیەکی نارد بۆ شوێنێک قەومێکی کافر و خراپەکار کە ئەو خەڵکی ئەو گوندە زانیان سوپای مسلمانان هاتووە مجاهدین هاتوون ڕایان کرد. نەفەرێک لە ناویاندا مسلمان بوو بەڵام بەدزی نەیدەوێرە ئیظهاری ئیسلامەتی خۆی بکە. مەڕ و ماڵاتیشی هەبوو تیجا من بۆ بڕۆ من مسلمانم ئەمڕۆ دڵخۆشم کە مسلمانان دێنە گوندەکەمەوە. کە گەیشتنە لای ئەو وتی ئەسەلامو عەلەیکوم بۆی پێیان بڵێ من مسلمانم. یەکێ لەوان کوشتی وتی ناوە بۆی مەڕ و ماڵاتەکەی نەبین بۆی غەنیمەتەکەمان دەست نەکەوێت لە ترسا وایوت. خبر هاتەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام پەروەردگارە ئایەتەی دابەزاند ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة. بۆی تۆزی غەنیمەتتان دەستکەوێت کابرات کوشت بە مسلمانی نازانیت. ابن جرير طبري رحمة خوای گەورەی لێبێ لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرمێ ئەو کابرای کە کوشتی هێنایان بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام فەرمووی چۆن کوشتت؟ کاتێک ئەو سەلامی کرد سەلامکردن یعنی مسلمانە چۆن کوشتت؟ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ما قاله إلا متعوذا إلا لە ترسی کوشتن بۆیە وتی سەلامی لێکردین یا بۆیە شایەتمانی هێنا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام وتی ئەی پێغەمبەر داوای لێ خۆشبوونم بۆ بکە. فەرمووی لا غەفەر الله لەک خوا لێت خۆش نەبێت نەک داوای لێ خۆشبوونت بۆ بکە. چۆن مسلمانێکت کوشت کە ظاهیرەکەی مسلمانە چۆن کوشتت؟ فما مضى 7 إلا مات حوت ڕۆژ نەڕۆیشت و تەواو مرد. ابن جرير دەفەرمێ لە ریوایەتەکە کە دەجێڕێتەوە تاوەکو دەفنیان دەکرد زەوی فڕی دەدایە دەرەوە. هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام پێغەمبەری خوا فەرمووی خەڵکی زۆر لەو کەسە خراپتر زەوی قبوڵی کردووە کە بنێشترێت یایدا بەڵام بۆ ئەوە پەروەردگار وا دەکات بۆی تێبگەن حکومدان بەسەر خەڵکدا حەڵالکردنی خوێنی خەڵک وا گاڵتە نییە. ئەنجا فەرمی بڕۆن لە کەلێنە شاخێک فڕی بدەن و بەردی بەسەردا بدەن. مەوزەعی شاهد لەم قسەیە چیە براکانم؟ دوو جار لەم ئایەتەدا دەفەرمێ كذلك كنتم من قبل فتبينوا ئێوەش پێشتر لە مەکە ئیسلامەتیتان بە شاراوەیی بوو نەتان دەوێرا زۆر شت دەرخەن فمن الله عليكم فتبينوا خوای گەورە نیعمەتی بەسەردا ڕشتن و ئەمن و ئیسلامەتی بڵاو کردەوە ئێستا بە ئاشکرا مسلمانن. ها جارە نێوەش بەدزی مسلمان بوون ئەو کابراش بەدزی بووە نەیوێراوە زۆر شت بکە فتبينوا لە شت کۆڵنەوە. دیقەت دێ برای من پێویستە ئینسانی مسلمان کە خەبەرێکت بۆ دێ بڕیار نەدەیت. فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. تو هاي پشیمان دەبیتەوە. کابرا هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی استغفر لي يا رسول الله قال لا غفر الله لك. خوا لێت خۆش نەبێت چی داوای لێ خۆشبوون بۆ بکەم؟ مرۆڤێکت کوشت مسلمانێکت کوشت چۆن داوای لێ خۆشبوون لێ بکەم؟ وەکو چۆن ئەمڕۆ دەبینین ئەم تیرۆریست و تەکفیریانە مسلمانێک سەر دەبڕێ و دەڵێ بە گومانی من کافرە بە گومانی من مرتەدە. ئەگەر واژ نەبێ مشکلە نییە لەسەر نیەتی خۆی زیندوو دەکرێتەوە بەڵام تۆ بۆ جەهەنەمیت إن شاء الله. کلاب و ئەهلی النار مسلمان خوێنی مسلمان حەڵال کەیت و خەڵک بە کافر دابنەی وڵات چییە من وا دەبینم تۆ چیت تا خەڵک بە کافر ببینیت؟ یەکەم وەسیەتی پەروەردگار بۆمان فتەبەیەنوا دل هەموو شتێک براکەی من بۆت دێنن کە فڵانە کەس وەڵا ماڵی خەڵکی خواردووە فتەبەیەنوا باوەڕ مەکە وریابە لەوانەیە لە بینی ئەو دوو کەسەدا شتێک هەبێ حەسادەتێک حقدێک حساسیەتێک هەبێ لە بینیدا ئەو خەبەرە لە منافقێکەوە بڵاو دەبێتەوە وردە وردە گەورە دەبێ مسلمانیش دەبێتە جسرێک بۆی بڵاوی دەکاتەوە. تۆی مسلمان نابێ خۆت تاوانبارکەی فتەبەیەنوا
ئەو هەموو ئیشاعات و درۆ و دەلەسەی ئەمڕۆ لەناو موسڵماناندا بۆ یەکتر دەیکەن، ئەو هەموو خەبەرە ناڕێکەی کە بڵاو دەبێتەوە بێتەبەین و تەثەبوت و لێوردبوونەوە، ئێستا نەتبیست کاکە، نابیستی دەڵێن چی فلانە کەس چی کردووە، ئەی بۆ لە خوا ناترسی؟ ئەی بۆ تۆ مسڵمانی پەروەردگار بانگی ئیماندار دەکا، فتەبەینوا لە شتەکان ورد بنەوە، لێ بکۆڵنەوە، تەثەبوتی لێ بکەن، مەگەر تۆ ئیماندار نی لەگەڵ تۆی نییە پەروەردگار. ئەمە وەسیەتی یەکەم براکانم، ئاگامان لێ بێت. وەسیەتی دووەمیان فەئەصلحوا، پەروەردگار دەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا فأصلحوا بینهما. ئەگەر دوو کۆمەڵی ئیماندار کێشە و ناکۆچی هەبوو لە بینیاندا، دوو مسلمان بن، دوو خێزان بن، دوو گروپ بن، دوو عەشیرەت بن، ئەرچی سەرشانی ئێمە بەنزینکردن نییە بە ئاگرەکەدا، وەکو کۆمەڵی کەسی منافق کە خلاف و تەفرەقەیەک دەبینن دڵیان پێی خۆش، دەی دەچێتە لای ئەو درۆیەک دەکات، دەچێتە لای ئەوتریش درۆیەکی تر دەکات، بۆی زیاتر بنزین بە ئاگرەکەدا کات و زیاتر خۆشی کات و بینی مسلمانان تێکدا. کاتێک ئینسانی منافق دڵخۆشە کە تەفرەقە لە بینی ئیمانداران هەبێ، بۆیە دەبێ ئیماندار وریابن لەلایەکەوە. نمونەیەکی زۆر جوان هەیە، دەڵێت کۆمەڵێک مێرولەی سپی و ڕەش خرانە ناو شوشەیەکەوە، ئێستا شوشەکە قەراری گرتو جێگیرە لە شوێنی خۆی، نەسپی حەقی بە مێرولەی ڕەشەیە، نەڕەشیش تەداخولی سپیەکان دەکات، بەڵام کەسێک شوشەکە دەگرێت و ڕای دەوەشێنێت و سەرەوبنی دەکات، تێکەڵاو دەبن، سپی وا دەزانێت ڕەش دەیەوێت بیخوات و بیکوژێ، ڕەشەکەش ئازان سپیەکە دەیەوێت بیکوژێت، پەلاماری یەکتر دەدەن و یەکتر لە ناو دەبن، نازانن یەکێکە لە دەرەوە قەزیەکە دەشڵەقێنێت و دەیەوێت تێکیان بەردا. زۆر جار ئیماندار دەستێکی دەرەچیە دەیەوێت من و تۆی مسلمان دش بە یەک بین، ناکۆک بین، خەریکی یەک بین، ئاگامان لە کەسێکی تر نەمێنێ لە دوژمنانی دینی خوا بەیەکەوە خەریک بین. وریابە ئەوەی کە بۆ تۆ نەقڵ دەکرێت لە منەوە تەثەبوتی لێ بکە، درۆیە. ئەوەی کە بۆ منیش نەقڵ دەکرێت لە تۆ پێویستە تەثەبوتی لێ بکەم، لەوەی درۆ بێ، بەم شێوازە نەبێ، با ئەسڵێکی هەبێ شێوازەکەی وا نەبوو بێ. کەواتە ئاگامان لە منافقەکان بێت، بە قسەی منافقین نەکەوینە دژایەتی یەکتر. ئەی کە دژایەتی ڕوویدا لە بینی دوو مسلمان فەئەصلحوا، پێویستە تەرەفی سێیەم کە تۆی مسلمانی ئیصلاحی دات البین کەی. فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي. فقاتلوا وصيتي سهم پێویستە دەستی ظالم بگرین. تۆ دەی لە بینی دوو طائفەی مسلمان خلافەیە، دوو کەس، دوو عائلە نەسیحەت دەکەی، یەکێکیان سوودی نییە، سڵحی ناوێ، هەر دەست درێژی دەوێ. ئێستا انصر أخاك ظالما أو مظلوما كيف ننصره ظالما قال تأخذ على يديه وتمنعه من الظلم. دەبێ هەمومان ڕوبەڕووی بینەوە ئەو ظالمە ئەو طرفەی کە ظالمە و صلحی قبول نییە، تاكي حتى تفيء إلى أمر الله. فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا. أقسطوا وصيتي چوارم پەروەردگار داوامان لێ دەکا ئێمە کەسانێکی داد پەروەر بین. سێم وەسیەت چی بوو؟ ئێمە دژی ظالم بوەستینەوە، لەگەڵ مەزلوم بین. هەردوو کەسێکی مسلمان کێشە لە بینیاندا ڕوو دەدا، هەوڵ دە ئیسلاح، کە بە ئیسلاح تەرەفێکیان قبوڵی نەبوو، تۆ لەگەڵ مەزلوم بۆ دژی ظالمەکە بە، دەستی ظالمەکە بگرە مێڵە زوڵمکە. وەسیەتی چوارەمیان وأقسطوا إن الله يحب المقسطين. أقسطوا واتە عەدل و دادپەروەر بن. پێویستە لە هەموو شتێکدا دادپەروەر بین براکانم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ إن المقسطين على منابر من نور على يمين الله وكلتا يديه يمين الذين يعدلون في حكمهم وأهلهم وما ولوا. دەفەرمێ سەڵاتو وسەلامی خوای گەورە لەسەر بێ، ئەوانەی کە دادپەروەرن، ئەوانەی کە عەدلن. لە چیدا عەدلن؟ لە بڕیاردانیان، لە قسەکردنیان، لە حکومدانیان، لە هەڵسەنگاندنیان، لە ناو ماڵ و منداڵیان، لە ناو ژێردەستەکانیان، چێ لە بەردەستیانە دادپەروەرن، ئەوانە ڕۆژی قیامەت لەسەر مینبەری ڕووناچین لە لای ڕاستی پەروەردگار. یعنی ئەوەندە شوێنیان بەرز و ڕێز لێ گیراوە. چێ؟ المقسطون، ئەوانەی کە دادپەروەرن. کەواتە براکەم تۆ دادپەروەر بە، وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى. کە قسەیەک دەکەین با عەدل بڵێین، نەڵێین ئەمەیان خزممە، ئەوەیان بێگانەیە، ئەمە لە حیزبەکەتە، ئەوەیان لە دەرەوەیە، ئەمە لە قەومەکەتە، ئەوە لە قەومێکی ترە. فاعدلوا وأقسطوا. چوارەم وەسیەت
كسانێکی دادپەروەر بین. پێنجەم ئەمری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. ئەی ئیمانداران زۆر دوورکەونەوە لە چی؟ لە گومان، چونکە کۆمەڵێ لە گومان هەیە تاوانە. خوای گەورە حرامی کردووە لە من و تۆ گومانی خراپ بە یەکتر بەرین، حرامی کردووە لێمان گومانی خراپ بە هەر مسلمانێک ببەیت. الذي ظاهره السلامة أما الباطن فعلمه إلى الله. هر مسلمانێک ظاهری کەسێکی باشە، ظاهر بۆ نییە جاسوسی لەسەر خەڵک کەیت. هەر مسلمانێک ظاهیرەکەی باشە، حرامە لەسرت گومانی خراپی پێبەری، حرامە لەسرت. گومان بە خەڵک مەبە، دزن، ماڵی خەڵک دەخۆن، زینا دەکەن، پیاو دەکوژن، ڕێگری دەکەن، وا دەکەن، کاکە تۆ بۆ گومانی خراپ بە خەڵک دەبێ؟ ئێ نازانی پەروەردگار لێتی حرام کردووە؟ نازانی ڕۆژی قیامەت یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. دەبێت دڵەکەت سەلیم بێ، دڵی تۆ با گومانی خراپی تێدا نەبێ بەرامبەر ئیماندار. ئەجینا ڕۆژی قیامەت هیچ شتێک سوودیت پێ ناگەیەنێ. خوای گەورە هیدایەتماندا، ئەخیرمان خێرکە والحمد لله رب العالمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لم دوصية بينجي فرمان بو كبريتي بو لا تبينوا أصلحوا وقاتلوا وأقسطوا واجتنبوا كثيرا من الظن. بينج وصيتي ترمان هي هر لها مان سورة دا بو چون يتيما مالا كردن لقليك هر بينجي حرامة نهي لك راوة. فردقار فرمي يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. أي إيمان داران با هیچ قومك، هیچ عشيرتك، هیچ خيزان ابن ماليك، هیچ ملتك قالت بملتك ترو بخيزانك ترو بعشيرتك ترنك أبدا نيك قالت بيكتر نكن. بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم. أجر هيج شر وجناه وتاوان وعيبيك لتودا نبي أي مسلمان تنها يك تاوان نبي أويج أويا برايتي مسلمان بسوك وبكم دابني يكفيك شرا بس أو بس أبوتوك كسيتي شرير وخرابيت مسلمان بكم دابني بتشاوي كم سيريكي. لا يسخر قوم من قوم، هيج قومك نكرة لإفادة العموم، هيج قومك. لا يسخر عربي من عجمي ولا عجمي من عربي، لا يسخر سوراني من باديني ولا باديني من سوراني. نچی سوراني قالت بباديني بكا باديني قالت بسوراني بكا هوليري قالت بسليماني وسليماني قالت بهوليري فلان عشيرت قالت بفلان عشيرت وفلان بن مالا فلان حزب قالت بفلان حزب. لا يسخر قوم من قوم. إيمان دارن لا يسخر قوم من قوم، حرام لسرت قالت به هيج قوم يقمك بوشي عسى يكونوا خيرا منهم. تو شو زانيد تو قالت به عندك لوي لا يبروردگار زور لتو باشتر بن. والله ما أمره تراز وكان من ومعيار كان من سقط زوري وهذا زانين مفاضلة وبرزيتي وشاشيتي چه ده صلاتي هي چه پاري هي چه نازانم چي هي. نعم عسى أن يكونوا خيرا منهم. لو أنا زور لتو خير تربي لا إخوة بقشتي قوم أنجا تايبت خصيصا النساء لأن هذه الآفة منتشرة بينهن ولا نساء من نساء. هيج آفرتك قالت بآفرتك اشترناك آي كزور لنا وآفرتان فلانا والله كرت بالايا نايبيني چن رشا نايبيني چاوي چن بچوكا نايبيني چن ضعيفة نايبيني چن قلوة إيشي آفرت إلا من رحم الله منهن. أويا قالت بآفرتي تربكات إسراحدناك كبيتو آفرتاني ترنش چيني بوي خوي ببرز نكاتها هر كسيك أو عقليتي به لسر حسابي خلشي تر خوي برزكاته وكسيكي فاشلة كسيكي دوراوة كتتو خود لخود ده هيج نيت وكو چي وايا وكو وايا كسي الامتحان لصد بينجي هناوا استا دعاء كذا يا ربي خوايا اواني ترمي چواريان هنا به يا ربي خوايا چواريان ايه كچواريان ابو چه كما تو يكميت بلان بينجتي تو ومزانه تو هيچيت تو بينجتي
دوعا مەکە خەڵک چوار بێنێت، دوعا بکە تۆ 90 بێنی 100 بێنیت، ئەوە تەواوە. خەمی خۆتت بێ، خۆت بەرەو پێشەوە بەرە. ئەی برای مسلمان، ئەی خوشتی ئیماندار، سەیری خەڵک مەکە لە چ ئاستێکە، سەیری خۆت کە لە چ ئاستێکی. خۆت بەراورد مەکە لەگەڵ خەڵک، خۆت بەراورد بکە لەگەڵ شەرع. بزانە پەروەردگار چی لە تۆ دەوێت تۆ لەکوێ بیت، ئەوە بکە. ئەو کاتە خەمت نییە خەڵک لەکوێ و لە چ ئاستێکدایە. ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. لەوانەیە ئەی خوشتی ئیماندار ئەو ئافرەتی تۆ گاڵتەی پێ دەگەی، ئاها چەنێ کورتە باڵایە، ئاها چەنێ زەعیفە، ئاها چەنێ قەڵەوە، لای خوا زۆر لە تۆ بەرزترە، بەڕێزترە، خۆشەویستترە، زۆر چاکترە لە تۆ، پاشە ڕۆژی زۆر لە تۆ باشتر دەبێ. بەچی خۆت دەنازیت؟ ولا نساء من نساء. وەسیەتی شەشەم چی بوو؟ گاڵتە بە یەکتر نەکەین، نە پیاوان، نە ژنان، نە هیچ قەومێک، نە هیچ میلەتێک، نە هیچ حیزبێک گاڵتە بە یەکتر نەکەین. وەسیەتی شەشەم حەوتەم ولا تلمزوا أنفسكم ولا تلمزوا أنفسكم. وتعيب ليكتر مدوزنو يكتر عيب دار مكان. پەروەردگار دەفەرمێ ويل لكل همزة لمزة. دەزانی لە قورئان دا 2 جار ويل هاتووە. بۆ چێ؟ بۆ ئەو کەسانەی کە لە هەڵسەنگاندنیان چ بۆ شتەکان بێ چ بۆ کەسەکان بێ نادات پەروەر و زاڵمن. ويل للمطففين الذين اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنهم يخسرون. یەکەم وەیل دۆڵێکی جەهەنەم بۆ ئەو کەسانەیە لە کێشان و پێوانی چیلۆ تەماتەیەکیش بێت زوڵم دەکات، فێڵ دەکات. تەماتە فرۆشێک، بەڵام فێڵ دەکات لە فرۆشتنی تەمات. ئەگەر بیکڕێ بە شێوازێک دەیکێشێ و دەیپێوێ، ئەگەر بشی فرۆشێ بە شێوازێکی تر. پەروەردگار دەفەرمێ وەیل، ئەوە وەیلی بۆ هەیە، بۆ نادات پەروەرە. دووەم وەیل وەیل لكل همزة لمزة. ئاگری جەهەنەم و دۆڵی جەهەنەم بۆ چێیە؟ بۆ ئەوانەی کە عیبە لە خەڵک دەگرن، جا بە زمانیان بێ، بە دەستیان بێ، بە چاویان بێ، بە ئیشارەت بێ، عیبە لە خەڵک دەگرن. خەڵکی بە عیبدار وەصف دەکەن و نیشانی دەکەن. باسی کەسێک دەکەن، ئەوەی ئەوەندەیە، ئەوەی چاوی ئەوەندەیە، ئەوەی ئاوایە. عیبگرتن لە خەڵک نیشانەی ئینسانی عیبدارە. ئینسانی کامڵ قەت ناپڕژێتە ئەوەی بە دوای عیبی خەڵکدا بگەڕێ، ئەبەدەن. بۆ چونکە کەسێکی کامڵە، کەسێکی تەواوە، دڵی خۆشە بەو نیعمەتەی خوا پێیداوە، سوپاسی خوا دەکا، لە وەزیفەی شکری پەروەردگاردایە، نایەتە ئەو ئاستەوە بە دوای عیبی خەڵکدا بێ. بەڵام ئینسانی عیبدارە بە دوای عیبی خەڵکدا دەگەڕێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان قلبه لا تؤذوا المسلمين ولا تغتابوهم ولا تتبعوا عوراتهم. أي أو كساني بدم مسلمانيت بلام إيمان نهاتو تناودلت. أزيتي مسلمانان مدن، غيبتي خلق مكان، بدواي عيب وعاريان مقرن. هر كسي بدواي عيب دار كردني خلق دا بقره خواهي قورا عيب داري لكات. ولا تلمزوا أنفسكم. عيب داري يكتر مكان. وصيتي هشتم پەروەردگار فرمووی ولا تنابزوا بالألقاب ولا تنابزوا بالألقاب. ناو ناتۆرە لە یەکتر منن، ناو ناتۆرە لە یەکتر منن. فلانە کوێر، فلانە شەل، فلانە نازانم چی، ناو ناتۆرە لە یەک منێ. هەر ناوێک کە کەسێکی پێبانکەی پێی ناخۆش بوو، ئەوە حرامە لەسەر تۆ، بەو ناو بانگیکەیت. چۆن خۆت حەز دەکەی بە خۆشترین ناو بانگ بکرێیت، ئاوا بە لەگەڵ خەڵک، نەک خەڵک بە ناوێکی کەم و ناخۆش بانکەی. یەکێ لە سەحابە ڕەزای خوا گەورەیان لەبێ ئەنساریە دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هات لكل واحد منا لقبان أو أكثر. هەر یەکێک لە ئێمەی ئەنساری دوو ناو، دوو لەقەب یا زیاتری هەبوو. ئەوا لەقەب و ناو ناتۆرەیان لە یەکتر نابوو. فەرمێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە لەقەبێک بە نازناوێک بانگی دەکردین کابرا پێی ناخۆش بوو. فەرمووی چییە؟ فەرموویانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم وەزعەکە لە سەرەتا ئاوا بووە، ئینجا پەروەردگار حرامی کرد. ناو ناتۆرە لە یەکتر منن کاکە.
بكيف خود دي وصفي خلق دكيت ولا قبيتي بودادني وباشقريتي بودادني برسياري لبك تو راضي بولا قبا كوتي بلا هيك جناه بارني أي كتينا والله من بولا قبا راضيني يسوين بخوا جناه باريت إلا ما قر صد لصد نسبة ببو مذهبك بو فرقيك كسيك بو نمونا كسيك تيرورست وداعشي وتكفيرية تو بيضا ما التكفيرية كاكا آي وايا وصفكي تيدا مسلمان بكافر دزاني وخويني حلال دكا بالي تواو جناه بارنيت هو اسم على مسمى أما تو كسيك بيتاوان أما داعش أما تكفير أما جناه بارد لا إخوة جناه بارد من قال في مسلم ما ليس فيه أسكنه الله رضغة الخبر وليس بخارج مما قال هر كسك شتيك برامبر كسك بلا كوان بيت خواهي قورة ديخات النيو چيمو زخاوي دوزخ يكان دەتخاتە ناو ئەوێ لەسەر چی لەسەرەوە زینات کردووە لەسەرەوە پیاوت کشتووە لەسەرەوە دزیت کردووە نا لەسەر ئەوەی کە تۆ وەصفی کەسێکت کرد بە شتێک کە تیایدا نییە من قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله رضغة الخبال پەروەردگار دەزانی لەکوێ مەسکەنی بۆ دادەنێ شوێنەکەی کوێ رضغة الخبال عصارة أهل جهنم چێما و زوخاوی ئەهلی دۆزەخ لە ناو دۆزەخدا خوای گەورە دەیخاتە ناو ئەو بیرەوە ئەوە شوێنتت بۆ دە ئەوە بخۆرەوە بۆ چکە تۆ بە کەیفی خۆت گوێت لێ نەبوو بە قەڵەمەکەت و بە پەنجەکانت و بە دەمت و لە سۆشیال میدیا و لە هەموو شوێنێک وەصفی فلان دەکەی بۆ وەصفی فلان دەکەی بۆ فلان لەقەب و فلان ناو ناتۆرە بۆ فلان کەس دادەنەیت و ئێدە چاوەڕێی ئەو شوێنە بە ئینشاءالله وەسیەتێکی تر پەروەردگار دەفەرمێ يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا وصيتي نويم ولا تجسسوا جاسوسي بس لكم مكان باشا بوچی جاسوسي كفرموي قماني خراب بيكتر ما بن يكسر فرموي جاسوسيج مكان چونك أمدو أنا بيكون كسك قماني خراب بتو دبا شتكش ديارنية تيدا انجا دكيوتا جاسوسي كردن لسرد بو اوي بيسلميني كقمانكي الراستا بۆی بیسەلمێنێ قسەکەی تەواوە ئێستا جاسوسیت لەسەر دەکا و جاسوست لەسەر دادەنێ جا هەندێک کەس ئەوە ئیشێتی دەی کاکە لە هەموو شار و لادەکان چێ شتێک دەزانێ لەسەر فلانە کەس بۆ من کۆکاتەوە هەی فاسق هەی مجرم پەروەردگار دەفەرمێ ولا تجسسوا ئەسڵ لە ئینسانی ئیمانداردا من ستر مسلما ستره الله مسلمان دەبێ ستری عیبی برای خۆی بکە مسلمان نابێ بە دوای عیبی برایدا بگەڕێ و جاسوسی لەسەر بکە و کۆی کاتەوە ئەمە منهجی ئەهلی جەهەنەمە منهجی ئەهلی بیدعەیە منهجی ئەهلی سونە نییە دەی چێ شتێک دەزانێ لەسەر فڵانە کەس بۆمان بێنێ لەکوێتێ ئەمە چ منهجێک چ دینێکە چ ئەخلاقێکە تۆ جاسوسی لەسەر مسلمان بکەیت و شتی لەسەر کۆ بکەیتەوە و ئابڕووی بەریت و حەیای بەری ئەلە چ دینی ئەبوو جەهل ئەمە دینی چێ هێناوتە ولا تجسسوا جاسوسي لسر يكتر مكان كاك أخير وصية ولا يغتب بعضكم بعضا غيبتي يكتر مكان كومال الشت انجا فرمي ولا يغتب بعضكم بعضا غيبتي يكتر مكان شو قد جاسوسي كرت هندي الشت ديتا بردست باسي دكي غيبت كقماني خرافت بيبرد لدلت داشتيك دروزبو برا مركز باسي دكي أما غيبتا فلانا كز دبيني كرتبالاي باسي دكي أما غيبتا دو مسلمان خلافيان هيا دكويت باسكردنيان غيبتا ولا يغتب بعضكم بعضا غيبتي أكثر مكر غيبتي يبرا كان أمره عندك كسي نزان بقرا زورك لفاسقة كان فيسبوك إذا جا خوايا أمشتوايا في عمر صلى الله عليه وسلم فرمي الغيبة ذكرك أخاك بما يكره قالوا يا رسول الله إن كان ما أقول فيه أي في عمر صلى الله عليه وسلم أقرأ أقسم ديكم تيدا بيت فرمي إن كان فيه فقد اغتبت وإن لم يكن فيه فقد بهت أقرتي دا بغيبة أقرتي دا بهتان دبوي كردو بهتان أقرتي دا بباسك غيبتا طبعا تحذير لا انحرافات ومخالفات شتيش تربراكم بمسلمان عند الله وريابا لم رجعي رجريشي ليه شتيشي ليه وريابا أما غيبة دنيا تحذيري مسلمانان لفتنة غيبة دنيا أما تو باسي خلق فلانك زوايكر فلانك زوارويج فلانك پارەکەی لەوێ هێنا پارەکەی لەوێ سەرف کرد ماڵەکەی وابوو کوڕەکەی وابوو ژنەکەی وابوو کچەکەی وابوو خۆی وابوو چی داوە لەوە
دامە تۆ بۆ حەسەناتت کە هەبێ بۆ خەڵکی دەکەی چێ هەیە لە ئێمە عەقڵەکەی ڕێگای پێ بدە یەک ڕۆژ ناڵێم زۆر ڕۆژ یەک ڕۆژ لە بەیانی بە ڕۆژوبی تا ئێوارەش بڵێ ئەی خوای پەروەردگار ئەم ڕۆژەی بە ڕۆژوو بووم برسیم بوو تینوم بوو یا ڕەبی خوای خێرەکەی بە کاملی یەک مسقال زەڕەی بۆ من نەهێڵیتەوە هەمووی بدەیتە ئەو کەسەی کە ڕقم لێتی کەس دەیکا کەس نایکە ئێتۆ ئەو کەسانەی غیبەتیان دەکەی خۆشت ناوێن ڕقت لێیانە ئێستا حەسەناتی تۆ بۆ ئەوان دەڕوا ڕۆژی قیامەت ئەمە عەدلی ڕەب العالەمینە بەزایە ناچێ غیبەتی کە بە کەیفی خۆت قسەی پێ بڵێ جنێوی پێ بڵێ تەشهیر بە سومعی بکە ناو ناتۆرەی لێنێت چیت حەز لێ بیکە بەڵام تۆ ئیش بۆ ئەو دەکەی دڵنیا بە بە حیسابی خۆت ئەوت کوشت بەڵام تۆ نازانی خۆتت کوشت کەی دەردەکەی ڕۆژی قیامەت دەردەکەی کوا حەسەناتەکانم نوێژەکەت بۆ فلانە کەس چوو کام فلان بۆ باوکم نا ئەی دایکم نا ئەو کەسەی کە زۆر ڕقت لێی بوو ئەمە نوێژەکە ئەی ڕۆژوەکەم ئەیش بۆ ئەوی تریان کە زۆر ڕقت لێی بوو ئەی قورئان خوێندنم دوعام سەدەقەم زیکرم ئەوانە دەبینیت کە لە دنیا باست دەکردن هەمووی بۆ ئەوان چوو عاقڵ دەبێ ئەوە بکە أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه كستان قبول دەکەن برایەکی دایک و باوکت ئێستا لاشەکەیان بۆ تێنایە و کوژرا ئەوە لاشەکەی لەبەردەستە وەڵی جارێ لێم گەڕن برسیمە با تۆزێ نان بخۆم چییە خۆی وەڵا گۆشتی براکەم لێک کەس دەیکا نایکا دەی غەیبەتکردنی مسلمانان وەک خواردنی گۆشتی براکە دوایە بە مردووی بەڵام ئێستا تۆ بە زیندویی کە غەیبەتی خەڵک دەکەی گۆشتیان دەخۆیت غەیبەت باواز لێبێن براکە ئەم دەوەسیەتە لە یەک سوورەتدا لە چەند ئاەتێکدا پەروەردگار دەوەسیەتی کردوین لەناو کۆمەلگادا ئاگامان لێی بێ پلەمان لای خوا بەرز دەبێ ڕێژ و حورمەتمان لای یەکتر زیاد دەبێ ژیانێکی ئاسوودە و بەختەوەرمان دەبێ ئەم دەوەسیەتە ئیهمالکەین ژیانمان دەبێتە دۆزەخ ژیانمان دەبێتە جەنگەڵستان زەرەرمەندی دنیا و دوا ڕۆژ دەبین خوای گەورە بە خەتری ناو جوانەکانت وەسیفاتە بەرزەکانت هیدایەتمان دەی پابەندی وەسیەتەکانت بین هەموو فەرمانەکانت جێبەجێ بکەین بەو شێوازەی کە خۆت پێت خۆشە و